سڵاوتان لێبێت. من فەرمان ساڵح پۆدکاستی دیوی دووەمتان پێشکەش دەکەم. میوانی ئەم پۆدکاستی من نووسەر و شاعیر تەڵعات تاهیرە. کاک تەڵعات سڵاوت لێبێت. سڵاوت تۆش کاک فەرمان. کاک تەڵعات ئەگەر بە پرسیارێک دەست پێ بکەم، حەز دەکەن نەوەکانی داهاتوو بە چ ناوێک بانگت بکەن؟ بۆ نمونە وەکو شاعیری غوربەت، شاعیری یاخی، شاعیری جوانی، شاعیری عەشق، یان شاعیری پرسیارە گەورەکانی مرۆڤ، یعنی ناوێک لە خەیاڵت بی حەز دەکەی بە چ ناوێک بانگت بکەن؟ بیرم لە داهاتوو نەکردوێتەوە، چونکە من تەسەوڕ ناکەم دنیای ئێستا، دنیای ئەم سەردەما نووسەر زۆر بژی، یعنی نووسەر زۆر بمێنێتەوە، لەبەرەوەی شتەکان زۆر خێرا دەڕۆن، هەستەکان زۆر خێرا دەڕۆن. بەڵام ئەگەر ناوێک هەبێ هەر بە تەڵعاتی کورد، تەڵعاتی چوزانم نووسەر، چونکە من زۆرجان خۆشم بە شاعریش نازانم، لەبەرەوەی هەرچی پێودانجی شعرە، هەرچی لە زاکری خەڵکە لەسەر شعر بەڕاستیم پێڕەوم نەکردیە. ئۆکەی، یعنی تێکستی من بە شعر نییە، تێکستی من وەکو ژیانکردن وە، زۆرجان سیناریۆیە، زۆرجان پەخشانە، زۆرجاران ستایلێک هەیە لە ناو عەرەبان زۆر مەشهورە، بەس تا ئێستا ناو ئێمەیە کەمە، بە ناوی قەسیدەی نەسر. قەسیدەی نەسر ناکاتە پەخشانە شعر یان شعری پەخشاناوی. مادام مناسبە هات با تۆسێک ئەمە شەرحکەین، زۆرجان پرسیارم لێ دەکرێت ئەم تایپە لە تێکستی تۆ چییە، و قەت مناسبەش نەهاتێ باسی کەمیانی. لە زمانی عەرەبی یان لە زمانی فەڕەنسی یان ئینگلیزی سنووری نێوان ژانرەکان زۆر جوان جیا کراونەتەوە. ئەمە ژانری باڵێن شعرە، ئەمە ژانری چیرۆکە، ئەمە ژانری پەخشانە. لە ناو کورد زۆر تێکەڵاوە خۆ دەزانی، زۆر زانە لە ناو میدیای ئەدەب هەیە، لە ناو خیتابی سیاسیە پەخشان هەیە، لە ناو جێڕانەوەیە فەنتازیا، حدودەکان دیارین. یعنی من نە ریپۆرتازمان بەس ریپۆرتاز بێ، نە هەواڵمان بەس هەواڵە، نە گوتارمان بەس گوتارە، نە ئەدەبمان بەس ئەدەبە، هەمووی تێکەڵاوە. عەرەب توانیان باڵێن سنوورێک یان زۆنێک بە تەواوی دیاری بکەن لە نێوان شعر و لە نێوان پەخشان. قەسیدەی نەسر بۆی لای خەڵک وازەحتر بێ، ئەوەی ئەدۆنیس دەینووسێ، ئەوەی محەممەد ماغوود دەینووسێ، ئەوەی سەلیم بەرەکات دەینووسێ، ئەوەی محمود دەروێش دەینووسێ، ئەوەی ئونس لە حاج و خەلیل حاوی و زۆربەی شاعیرە فازڵ عەزاوی و ئەوانە دەیانووسی. تۆ لە ناو شعرا دانیشتووی، بەڵام سوود لە پەخشان وەرەگری، بەعکسی پەخشانە شعر کە تۆ لە ناو پەخشان دانیشتووی، بەڵام سوود لە شعر وەردەگری. چۆن لە پەخشانە لۆژیکێک هەیە، مەنتقێک هەیە کە ڕێگەت پێ نادا زۆر باڵێن ئاوت بی یان بچێت دەرەوە. مەسەلەن لە پەخشانە دەبێت لە مەنتقێک هەبێ بڕوە، لۆژیکێک هەبێ لە زمانەوانیا بڕوە. یعنی لە پەخشانە ناتوانی بڵێ من و مامە فەرمان چوین شاخەکەمان لە باوەش کرد، چیاکەمان لەسەر شانماندانە، ئەمە مەنتقی شعرە. یعنی ئەم باڵێن ئەم وێنانە لە پەخشانە مەنتقێکەیە، لە شعرە نامەنتقیە. بە بۆچوونی من شعری کوردی ئەوەندە چوو بۆ ناو نامەنتق و نالۆژیکێتی زمان، چوو بۆ شوێنێک کەڵکی نەماوە. یعنی مەسەلەن زۆر هەزاران جار دێڕت دەبینی بەناوی تۆ بریسکەی تیشی ئەستێرەی شەوگاری عمری لە ناوچووی منی. من ئاسمانی هەیە، ئاسمان ئەستێرە هەیە، ئاسمان تیشی هەیە، بریسکانە هەیە، تۆ تریفەکەی. ئەم جوملە مڕەکەبە وەی لێ هاتبوو منتقیتیان نەماوە، وەی لێ هاتبوو شعر چەند لە ئاخاوتن دوور بێ شەریترە، چەند لە ئاخاوتن نزیک بێتەوە بازاڕیترە. ئۆکەی، ئەوەی من دەیکەم زۆر جاران لە ئاخاوتنە سوود لە شعر دەبینم، لە ناو ئاخاوتنە دانیشتوم، لە ناو پەخشانە دانیشتوم، سوود لە شعر دەبینم. بۆیە دەبینی زۆربەی ئەو پێوتانگانەی کە خەڵک لەسەر ڕاهاتی لەسەر شاعیر و لەسەر شعر من جێبەجێ ناکەم. زۆرجان توش سەدمە دەبێت، یان وەری ناگرێ، یان دەڵێمە هەر شعر نییە. کە دەڵێ شعر نییە من تێی دەگەم، چونکە ئەو بە پێدانگەکەی خۆی کە
منطقە شعریەکە لۆژیکە شعریەکەی لەلا سابت بووە من لی تێکەدەم لەبەرەوەی من باوەڕم بۆ نەماوە مەسەلەن زمان شتەکان لێک جیاکاتەوە باوەڕم بۆ وایە تێکستی معاسر تێکستی سەردەمیانە تێکستی واڵایە دەکرێتەوە بەسەر تەکنەلۆژیایە بەسەر سیناریۆیە بەسەر فیلمە بەسەر شانۆیە بەسەر ئاخاوتنە بەسەر قسەی ناو خەڵک بەسەر قسەی سادەی ناو خەڵک بەسەر ئەم تووڵ و ئەم کەرستانەی کە لە ماڵا هەیە کە غەسالەی قاپە غەسالەی گچ کارەباییە نازانم چییە یعنی ئەم تێکستە دێتەوە ناو ژیانکردن کە خوێنەر ڕاهاتووە بۆی ئەم تێکستی شعری هیچ پەیوەندی بەم ژیانکردنەوە نەبێ و لە شوێنی شتراوێ و جملەی مڕەکەبی ئاڵۆزی براتێەوە ئەوانە و پێوابێ بەس ئەمە شعرە من لی تێکەدەم زۆر زەران من لە سەرتەکانە زۆر ڕەتەکرایەوە پیان وا بۆ ماریج نییە مچیو یان چۆن دەبێت شعر ئاوا لە ئاخاوتن نزیک بێ ڕاستی ئەگە بگەڕینەوە دەبین عەبدوڵڵا گۆران زۆر لە ئاخاوتنی نزیک کردوتەوە یعنی چونکە عەبدوڵڵا گۆران پێی وایە بەغیرەتترین شاعری کوردە یعنی کەس بەقەد ئەو غیرەتی نەبووە یعنی زۆر بەغیرەت بووە یعنی من نمونەیەشی زۆر بەسیط و کاتەکەمان زۆر نەڕوە مەسەلەن لە گەرمەی شعری وەفایی و لە گەرمەی شعری بێخود و چوزانم ئەسیری و نالی و مەحوی ئەوانە کە باو بووە دەبێ زوڵفک و دوو پشک بێ و هین مژۆڵ و برژانگ وەکو تیر وابێ و دەموچاو وەکو هەتا وابێ و قژ وەکو شەو ئەو هەتاوەی داپۆشی و قژی لابت هەتاو دەرکەوت و ڕۆژ خۆش هادوتە ناو شەوا و لە گەرمەی ئەم وێنانە دێ ئەوەندە بەغیرەتە دێ ڕیش سێ دەنووسی مەسەلەن کەی تۆم دیوە کەی دەناس کەی دڵداریی پەیمانێکی حی باوەڕ دەکەی نووسەری ئێستا 2025 غیرەتی ئەوە ناکە کەلیمەی حی بنووسی کەچێ و پیاوە لە 48 لە 50 ئۆکەی یعنی 75 ساڵ پێش ئێستا غیرەتی ئەوەی کردیە لە گەرمەی ئەم وەسفە با بڵێن پڕ ئاڵۆز و پڕ وێقار و پڕ نازانم چێت دێ شەقیشتی هەڵەدا پەیمانی چی دڵداری چی حی ئەم جۆرە غیرەتە ئەم جۆرە ڕچە شچێنیە ئەم جۆرە ئەوەی کە زمان بیتە شوێنێک کە ئەوەی بینەر خوێنەر وەرگر لە یادەوەری دایەت و هەمووی بشچێنی و سوورەی تازەی تێکەی زۆر زەحمەتە قوبوڵ کردەوە جا مەسەلەی ئەوەی لە داهاتووە بە چ ناوێ بانگ بکرێمەوەوانە هەر تەسەوڕ دەکەم تەڵعات بەس بێ ینی نازانم دەمێنمەوە یان نا چکە من پێم وانە شتێکێنە گەورەم کردووێ یان شتشی هەندە مهمم کردووی ئەوانە بەس هیوادارم ینی ئەگەر ماشمەوە بە یادەوەریشی جوان و خۆش و پاک بمێنمەوە کاک تەڵات ئەگەر دوا هەناسەی ژیانت شعر بێت چ دێرێک یان چ شتێک دەنووسیت لە ڕەنگە پردەمە دێڕی خەڵکیتر دێڕشی تۆماس هێرنز ئێلیۆت هەیە من زۆر مەزیبم پێی دێڕێکە دەڵێ کوا ئەو ژیانەی بە گوزران لەستمان چوو ئێلیۆت یان ئالیۆت ئەمە پێڵێن ئالیۆت پێی وایە ژیان مانایەشی باڵاتر و قوڵتر و گەورەتی لە گوزەران هەیە کە دەڵێ کوا ئەو ژیانەی لە بە گوزران دەستم چوو یان دێڕێکی گارسیا مارکیزە لە ڕۆمانی 100 ساڵ تەنیایی کە ئۆرلیانۆ دەمرێ دێڕێک دەڵێ کە دەڵێ دنیاهی ئەوە نەبوو کەروێشی تیا بەخێوکرێ زۆر لەوە دڕندەترە دنیا زۆر لەوە شەڕانجێسترە کە کەروێشی تیا بەخێوکرێ ئەگەر یان دێڕەشی نیکۆس کانزاکیە بۆ ناو نیکۆس کانزاکی لە یادەوەریەکانی تەریقی لا گریکۆ ڕێگایەک بۆ گریکۆ پێش مردنی یان پێش تەواوکردنی یاداشتەکانی دەڵێ خۆی ئینسان ئیش دەکا بە کەرستەکانی بینین و بیستن خۆ دەزانی عەقڵ و تامکردن و ئەگەر ینی کرێکارێک ئیش بکە دروستکە خانوێ دروستکە بە ئێڵتی و بە چەکوش و بە توزانم بۆ کەرستانە ئێمە بە پێنج حەواسەکە ئیشەکەین تا دەڵێ کەرستەکانم کۆ دەکەمەوە بینین بیستن دەست دێدان عەقڵ
تامکردن دەگەڕێمەوە بۆ شوێنە کۆنەکەی خۆم ژێرزەوی وەکو ژوژک نەک لەبەر ئەوەی ئیشم تەواو بوو نا ئیشم تەواو نەبووە هیلاچیش نیمە ئابەس خۆری تەمەن ئاوا بوو کە ئێواران خۆر ئاوا دەبێ ئیتر کرێکارەکان کەرستەکانی خۆیان کۆ دەکەنەوە کە تۆش دەمری یان نزیک دەبێەوە لە مردن ئیتر ئەو کەرستانێک کە ئیشت پێ کردووە کە چاوە گوێیە دەما قسەیە هەستە عەقڵە دەست لێدانە دەبێت کۆیان کێەوە و من زۆر جارم کە تێکس دەنووسم بی لەو لەحزەیە دەکەمەوە وەکو مەقام بێژە عێراقیەکان ئەگەر سەری مەقاماتی عێراقی بکەی کۆمەڵێک پیرەمێر دانیشتون نیوەیان کوێرن یعنی با بڵێن ئەوەی شمشاڵەکە دەژێنێت کوێرە ئەوەی کەماجەکە دەژێنێت کوێرە و تەسەوڕ دەکەم منداڵەکانیان چاکەت و پانتۆڵ ژنەکانیان چاکەت و پانتۆڵ ڕیباتەوە پێیان میمە یەکیان ڕیباتی سوورڕاوە یەکیان چاوی هیچ نابێت مەقام بێژی عێراقی کە گۆرانین دەڵێ بۆ ینی فۆلۆوەرس و بۆ ناو بانگوانە گۆرانی ناڵێ هاوارێکە ئاگرێکە یان کورتیەکە یان خەفەتێکە یان خۆشیەکە کە دەنگ هەڵەبڕێ دەنجی ماڵ ئاوایی هەڵەبڕێ بۆ هەموو شتێک هەمووی بەچی دەڵێ ئەم کەونە جوانە ئەم گەشتە جوانە ئەم هەموو خاکە جوانە ئەو هەموو یادەوەریانە ئەو هەموو ئازیزانەی دەوروبەرێتی هەموو لە حەزەیەکدا بەزی دەڵێ کە هاوارەکە هاوار بۆ ناڵێ قەمیز بگۆڕێ و کلیپ بکا و خەڵک پێی مۆزیب بێ ئەوەندە هاوار دەکا بۆ ماڵ ئاوایی لە شتەکان من لە ئەدەبی کوردیا بەس لە مامۆستا هێمنە ئەوم زۆر دیوە هەستکردن بە کورتی تەمەن دەبینی دایمەن مامۆستا هێمن موکریانی لە لێواری شتەکانەیە زۆر جاران گۆرانی بێشیە دەنجی وایە مەسەلەن مشکۆ وایە مشکۆی هەولێری مەسەلەن کە گوێت دێ مشکۆ یان گوێ دێ سڵح داودەی ببینە ئەمن هەموو جارێت دەنجیم بەس دەشپێنم کەندەڵانی هەیە با بڵێن هەڵیان کۆڵیوە خۆڵەکە تەنیشتەکە بەسەری دادەچی خۆڵەکە دەکەوێتەوە ناو کەندەڵانەکە ئەوان لە لێواری مردنان ئیتر هەر ئەوەیە نەکەونە ناو کەندەڵانەکە ئەمەی کە لە مشکۆیە هەیە لە سڵح داودەیە هەیە لە مامۆستا هێمن و شارەکانی مامۆستا هێمن کوریانی دەبینی ئەمە دائیمەن لە لێواری مردن نادەڕوە نەک بەومانەیە ڕەشبینە لەنا ئیسان لێواری مردنا بڕوامانەیە ئەوە نیە بێمنەتە مانەیە ئەوەی منەتی بە هەموو شتێکەیە قومێ ئاو کە تۆ دەمجی و ئاو نامێنێ وەکو شەربەتاوێک وەکو نازانم چی وەکو شەربەتێکی مێوش خاکە ناسێک هەمان قیمەتی هینیش دەبێت جەستە یارەکەتی دەبێت چکە تۆ لە هەموو لەحزەیەکە بەجێدیڵی دائیمەن تێکەس نووسین لە لێواری ئەم مردنا لە لێواری ئەم بەجێهێشتنە بە ناوی جێهێشتنی لێ بنین کاینەشی درامی جوان لێ دروست دەکەم کاک دەڵات لە پرۆسەی نووسینی شارە کامیان زەحمەتترە یەکەم وشە یان کۆتایی وشەی شارێک ینی کامیان زیاتر کات و وزەی تۆ دەبات کۆتاییەکەی من هینە جاروێت تێکس دوا وەسفەکەم کە دەچێت ناو ئاوێک تریز لە گۆڕێنیەوە دەزانی ئاوەکار باش قاستەڕەکە لە لەحزەیەکە ڕێک دەچێت خوارەوە نقمەوی لەحزەی کۆتاییە ڕێک نقمەوی جا ڕۆیشتنەکە ناو ئاوەکە کە یەک دوو قەف پانتۆڵەکە یان شەرواڵەکەت هەڵکردیە زۆر گرنگ نییە دۆزینەوەی لەحزەی غەرق بوونەکە لەحزەی چوونە ناو قوڵایەکە ئەوە زۆر ئەو دەوێت خەریکی بم لێکدانەکە توێژنەوەیکی پەیوەندێکی تازە لە بینی ئەم ڕۆچوونە دۆزینەوەی پەیوەندی کۆتایی چکە زۆر جان خوێنەر هەیە بە من دەڵێ ئەوە دەڕۆی دەزانم تووشی مەسبەتەکەم دەکەی ئەو جاریش لە گۆڕێنیە زۆر عادی دەڕۆی دواتر لێک لە حزەیە دەکەمە ناوە ڕاستەکەیەوە وەکو بزەبت وەکو ئەوە وایە وەکو قوڵایی ئاوەکە وایە هەر لەسەر پرۆسەی نووسینی شار بمێنەوە هیچ ڕێوڕسمێکی تایبەتت هەیە بۆ نووسین بۆ نمونە کاتێکی دیاریکرا و شوێنێکی دیاریکرا و یان بڵێن جۆرە مۆسیقایەک گۆرانیەک ینی شتێک هەیە تایبەت بێت بۆ ئەو کاتانی کە دەنووسی شتێک هەیە دائیمەن وەکو تەڕەدودەکە وەکو فریکوێنسیەکە دەمباتە سەری مەسەلەن شتە بۆ نووسیمە
بەس کاوێزاغا لە من کۆمپیوتەرەکەی شتیە دەبزانی کاوێزاغا ئەو حاڵەتە درامی و فریکوێنسیەکەم بۆ دروستەکە جاروەیە دەنجی باران جاروەیە مەسەلەن هەواڵ لەسەر دەبێ هەڵایەک بێ دەبێ هینێک بێ ینی دەنجێک بێ بۆی فریکوێنس ئەوزە پەیوەندی بەو تێکستەیە کە دەینووسم زۆر جاگە پەیوەندی بە داکوبا مۆهەوی دوی محەممەد عارەف جزیریوی ئەو وازە پەیوەندی بە منداڵەکانمەوە هەبێت مۆسیقایەکە بۆ نمونە یان پەیوەندی بە داپیرمەوەی دەنجی پرێمزە باوەڕدەکەی پرێمزێکمان هەیە هیچیشمان پێ نییە بەڵام جا بەجا حەزم بێت دەنجی پرێن جاروێ دەچمە نانەوای نانەوەخانە نانەکەم ناوێت بەڵام تەنیش دەوەستمەوانە توکە ئیشم بە فریکوێنسی دەنجی پرێمزەکەیە چۆ دەنجی پرێمە سابتە هەموو دەنجێکی سابت فریکوێنسی داتێ بەرزی و نزمی شتی نییە دایمەن ئەگەر داپیرم بێ دەبێت پرێمز بێنی نانی بۆ خەڵک دەکرد و سرم بە کۆشی دەکرد و ینی زۆرجان بە ڕۆیشتن شتە نووسم بە پیاسە مەسەلەن هینیەکە ینی بە ڕۆیشتن سکێچەکە دەنووسم جام سکێچم زۆرە لە مۆبایلەکەم ینی ئەوە زار بەس تۆماریەکەم تێکست وەکو تێکزێکسە نابێ بە تێکست لا پرۆسیش دەبێ هەڵبێ وەکو هەویر من ئەوە زار سکێچەکە دێنم دایدەنێم دواتر هەڵدێ یعنی دەبێ چکە هەویر کە شێلا دێکسە نابێت تێکست نابێتە کولیچە نابێتە نان دەبێ لە ئیسراحاتکە مۆزوع لای من دەبێ ئیسراحاتکە یعنی یەشێک بینم لە پێشە من دەیکوژن ئەو لەحزەی ناتوانم سیستەم نووسم ئەوجا بۆ ئەو کتێبینیش بێڵم خراپترین تێکست ئەو کاتانە دەنووسێت کە تو لەم ئەساتەر دەبێت لە مەسات سال بێتەوە یعنی ئەوەی دایکی دەمرێ ئەو شەوە تێکست بنووسێ خراپتی تێکست دەنووسێ لە بەروەی گەورەی مۆزوعەکە ئاگەی داڕشتنەکەی نامێنی ئاگەی لە وشە سازیەکە نامێنی مەسەن لە کاتی عاشقا کە عاشق دەبێ خراپترین تێکست دەنووسی لۆی دەبینی ئێمە تێکستی باشمان نییە لە کاتی ڕوودانی حەدەسەکە یعنی بوون منە شۆڕش هەر بەم لە حەزە پێ بڵێم لە مێژووی بەشەری تێکستی باش یان پێش شۆڕش نووسرایە یان دوای شکستی شۆڕش یان حەماسی پێش ڕوودانی شۆڕشەکە یان شکستی یان نائومێدی یان خەی بە ئەمەلی دوای شۆڕشەکە هەموو مێژوەچنەوە قسەی دۆ نیسە هەموو مێژووی بەشەری بگەڕێ تێکستێکی باز شۆڕش نەدۆزیەوە لەسەر خودی شۆڕشەکە لەسەر حاڵەتی شۆڕشەکە لەبەروی حەماسەکە مەوزوعەکە وا لێ دەکات تۆ گرنگی بە وشە ساژی و داڕشتن و پەیوەندی زمانوانی نەدەی کە دایکە دەمرێ وای کە منداڵ لە دایک دەبێ وای کە کەسێکت خۆش دەوێ وای بەڵام دەبێ ئیلا کە دایکت مرد من دایکم مرد هیچ تێکست نووسی بەڵام سکێچاتم تۆمار دەکردیانی لە معتەقەدی کوردەواری خۆمان دایک کە دەمێک منداڵ نەبینێ مامچی دەبزوێ سوزان دایک بە منداڵەکەی دەڵێ مامکەم دێشی عسەر غەریبی دەکەم ناڵێ غەریبی دەکەم دەڵێ مامکەم دێشە کوڕم سینگم دێش کە دایکمان ناشت لە تەنیشدا دایکی تەنیشدا پیرم دەمێک بووم دایکم نەدی بوو و بینی مردنی دایکم و مردنی دایکی خۆی 15 ساڵی بین بوو کەواتە داپیرشم دەمێکە دایکی نەدیوە کچەکەی نەدیوە لە معتەقەدی ئێمە کە دایک دەمێک بوو منداڵ نەبینێشی لەمە پشتە بزوێ تەسەوڕم دەکرد دایکم کە دوای ئەو ماوەیە منی دیوە لە قەبرستان مەمچی دەبزوێ شیت یا دەبزوێ لە سینج دایکی خۆشی کە دەکات داپیرم دەمێکە دایکمی نەدیوە کچەکەی نەدیوە ئەویش مەمچی دەبزوێ و شیر باوەڕ دەکەی لەو قەبرستانە بەس بۆنی شیر دات بەس بۆنی شیر حتا تێکستێکم هەیە دەڵێم دایکمان لە تەنیش دایکی ناشت مەلایەکە بەس ئاگری باسی ئاگری قیامەتی دەکرد بەڵام لە قەبرستانەکە تەنیا بۆنی شیر دات کاک تەڵات باسی تێکست نووسینت کرد ئێستا دیسان دەگەڕێمەوە سەر مەسەلەی تەکنەلۆژیا بڵێ پێشتر زۆربەی تێکستەکان هەر بەدەست دەنووسرا ئێستا بە کۆمپیوتەری دەنووسرێ ئەو تێکستانەی تەڵات تاهیر دەنووسیتن زیاتر بەدەست دەنووسی ینی بە قەڵەم و کاخەزە یان بە کۆمپیوتەرە اینجا جیاوازی چیە لە نێوان ڕۆحی ئەو تێکستەی کە بە قەڵەم دەنووسرێ و تێکستێک کە بە کیبۆرد دەنووسرێت من دەمێکە بە قەڵەم نانووسم دەمێک لە تقریبا 2000ەوە 25 ساڵێک دەبێت 24 ساڵ 26 ساڵ دەبێت زوو فێرە کۆمپیوتەر بوو لە هینە
هەوڵمدا بە قەڵەم بنووسم قەڵەم زۆر ئینتیباهی دەبردم ینی زۆر حەزم لێ بوو وشەکە ڕێک بێ حەزم لێ بوو جملەکە ڕێک بێ تێگەی چۆن ئەوەندەی ئاگام لە خودی قەڵەمەکە دەبوو مشینەکە ئەمە مارکیزی ژوا بوو گارسیا مارکیز فەقیرەی پەرەگرافێکی بنووسی بە یەک حرفی بە تابعە دەینووسی ئەو تابعەی کۆن نە کۆمپیوتەر یەک حرفی غەڵەت بووە دەبووە لاپەڕەکە هەموو بدڕێنی یعنی تەسەوڕ دەکەی دەڵێ درۆنی ئەگە تەنێک یەک تەن کاغەزم خەسار کردووە ئەیفۆرم خەسار کردووە بۆ ڕۆمانی خۆشەویستە سەردنی کولێرە یەک تەن چونکە یەک پیتم غەڵەت کردووە دەبووە وەمزانی غەڵەت لە ڕۆمانەکەدایە من ویستم هەندێک جار بە قەڵام بنووسمەوەنە زۆر جاران سکێچ بە قەڵام دەنووسم بەڵام بە سکێچە ینی بەس وەکو تێکست کۆمپیوتەر ڕێکترە وشەکانی ڕێکترە هینترە ینی با بڵێن هەست دەکەی منەظەمترە سیستەماتیکترە دەتوانی هینەکەی جوانی نووسینەکە ببینی ئەچەنە من چەپەکان دای من دەستخەتیان خۆش منجی دەستخەت بۆ مەشهورم کە دەستخەتم خۆش بەڵام کە بە قەڵەم دەمنووسی دواتر ینی با بڵێ ملاحەزەم دەنووسیوانە هەستم دەکرد ئینتیبا هەم دەبات ینی سەرنجم دەبا ڕێک نووسینەکەی قەڵەم کاک تەڵعات ناونیشانی شعرەکانت چۆن هەڵدەبژێری پێشەوەی تێکستێک بنووسی ناونیشانەکە دیاری کردووە یان وەکو منداڵێک دواتر ناویان لێ دەنێ کامە ناونیشان زۆر ئازاری دای کە داتنەوە بۆ شارێک دواتر ناویان لێ دەنێم ئێمە زۆر گەنجی بە ناونیشان نادەین دەڵێ زۆر گرنگە من کە کتێبەکان چاپەکەم ناونیشان زۆر ئەزیێتم دەدا زۆر جاران نووسەری ئێمە ناونیشان بە کۆدێک دەزاین لە بینی خۆی و کەسێک کەمە زۆر خەتەرە یعنی ئێستا مەسەلەن گەنجێک کتێبێ بڵاوە کاتەوە دیومە مشتیوام دیوە مەسەلەن دەڵێ لە شوێی دەڵێم لە ڕووداو لە رادیۆ ڕووداوم لەگەڵ کاک فەرمان مەسەلەن ئەو کەسە ئازیزە لام دەڵێ باشە کە تەواوی دێم یان ئەگەر لەوێ مای دێم ئەگەر لەوێ مای دێم بۆ من زۆر گرنگە لە بەروی کەسە خۆشم دێ بەڵام بۆ خوێنەرێک مهم نییە لە بەروی ئەو وەکو من ئەو کەسەی خۆش نایە زۆر جاران عینوان ناونیشانی کتێب ناونیشانی شعر ئێمە دەیکینە کۆدێک لە بینی و کەسانی خۆمان و ببێتە مۆزوعی شخصی لای من عینوان مۆزوعی شخصی نییە ینی کەسێکم خۆش بووە منداڵەکەم قسەیەکی کردووە پێم جوانە بێم لە ناو تێکستە بەسەر خوێنەریدا ساخکەمەوە خوێنەر پێویست ناکە بێتە ناو ئەو معادلەی حەز و ئارەزوو و کەسە ئازیزەکانی من چونکە بۆیە دەبینی ئینسانی کوردی کە تێکستێک ڕخنەیەگی پێتێکەچێ چونکە مقدسە لای عنوانەکە مقدسە لە بینی خۆی و داشتی لە بینی خۆی و ژنەکەی بینی خۆی و منداڵەکەی قسەیەکی خۆشەویستەکەی هێناوە کردوێ عنوان کە تۆ ڕخنە کتێبەکە دەگری بەزانانی ڕخنە لە خۆی و خۆشەویستەکەی دەگری ینی مۆزوعەکەی نەکردوتە لایەنە میهنیەکە ینی من کە باوەڕ دەکەیت 12 کتێب نووسا عنوان خوێندوە عنوان مەسەلەن عنوان ناونیشانی کتێب مەفروض نییە لە ڕۆمانێکە مۆزوعەکە بکوژێ من ئەوەی ئیمرتۆ ئیکۆم لە بیرە ناوی گوڵ اسم الوەردە دەڵێ بۆ ناوی گوڵ دەڵێ بۆی خەڵک نەزانێ ئەمە ڕۆمانێکی پۆلیسیە چونکەگە بڵێم مەسەلەن ئێستا داماننا ڕووداوی کوشتن لە مزگەوتەکەی دیبەگا ئەو بۆ کتێبەکە کەشف ڕووداوی کوشتنە لە مزگەوتەکەی دیبەگا یعنی حادیسەکە لە دیبەگەیە ئەوەی بەحرکە دەزانێ ئەمە بەحرکە نییە ئەوەی ئەنقەرەزانێ ئەمە ئەنقەرە نییە ئەمە دیبەگەیە دەی باش دیبەگە هامشی دەوێت پەراوێزی دەوێت تێبگەین دیبەگە چۆنە چون خەڵکی زۆر نەیدیوە وەی لە هەمیشا بۆی وەسفکە چۆن گوندێکە چەند کەستیا دەژی کەوتوتە کوێ هەولێر کە تۆ عنوانێک دەنووسی کە ڕۆمانەکە هەمووی کەشفەکە یان ناوڕەکە هەموو ئاشکرا دەکا زەرری خۆت دەگەێنێ من زۆر جاران لە کتێبە حەزم لێ بووە کتێب زۆر جاران بۆ هەدیە بشێ یعنی ناوی تۆ ئیمزای منە ئەمەگە بیدەمە جەنابەت بەبێ قسە بکەم دەزانی خۆشم دەوێت لە بەروی ناوی تۆ ئیمزای منە ینی حرفێکی ناوی تۆ لە ئیمزایەکەی من هەیە ئەمە ئەگەر بیدەمە براکەم یعنی خۆشم دەوێت بیدەمە چەکەم خۆشم دەوێت بیدەمە ژنەکەم بیدەمە ئازیزەکەم تۆ ئەم کتێبە بکەیتە هەدیە بۆ هەر کەس تێی دەگەێنی بە بێ قسە کە ناوی ئەو ئیمزای توێ دیان ئەو گوڵەگەنمانەی بوونە گسک ئێمە هەمومان کۆمەڵێک گوڵەگەنم بووین
ئەوەی شۆڕەجێڕ بوو ئەوەی قوتابی بوو ئەوەی چوزانم ئەوەی مامۆسای زانکۆ بووی کاسب کار بوو هەمومان بەتەماوە ببینە کولێرەی باش کولیچەی چاک دەبینی وردە وردە ئینسان کە پیرە بێ و نەخۆشەکەوێ و دەست لەوە دەشوا جیهان بگۆڕێ و مجتەماع بگۆڕێ و خۆشی بۆ ناگۆڕدێ زۆر جاران هەست دەکا و گوڵەگەنمە بۆتە گسک مەراق و بێکەسی و گۆشەژیر و تەنیایی کۆ دەکاتەوە. کاک تەڵات چەند لەو وێنانەی لە شعرەکانتدان وێنەی ڕاستەقینەن و چەندیان خەیاڵن ئەو پرسیارە بۆیە دەکەم ینی دەمەوێت بپرسم هەتا چەندە گونجاوە شاعیر درۆ لەگەڵ یادەوەریەکانی خۆی بکات خۆی سەریکە هەڕووداوێک ئێستا لەم رادیۆ ڕووبدا مەچار 5 کەس لێرەین هەریەکە بنەوەی دەیژەڕینەوە چونکە سلوبی خۆمان یادەوەری خۆمان فەنتازیای خۆمانی تێکەڵ بەڕووداوەکە دەکەین نووسەریش وەکو هەموو ژێڕەوەیەکی تر زۆر جاران هەندێک تشخۆی بۆ زیاد دەکا لە نێوان ینی لە ڕێگەی حەزە فەنیەکەی حەزە هونەریەکەی یان بخاتە مەسەلەن ستێپێشی هونەری باڵاوەیە ئەو وێنانەی ئەم باسی دەکەم هەندێکشانم دیوە هەندێکشانم نەدیوە ینی معقول لێ خۆم زەعیم نەبوومە پای زەعیم نووسیوە بەڕاستی ینی ناکرێت ئیلا دەبێت تاقی بکەیتەوە ینی ئێستا گەر وابێ مەسەلەن ئاژاتا کریستی دەبێت بیزانێت خۆی کوشتوێ ینی چکە هەموو ڕۆمانەکانی ڕۆمانی پۆلیسی کوشتن و بڕین و جەریمەیە ینی ئەوانەی ڕۆمانی پۆلیسی دەنووسن خۆمرز نییە جەریمەکەیان کردوێ بۆی ڕۆمانی پۆلیسی بنووسن واناکە بۆیە دائیمە نووسەر ئایدیای خۆی خەیاڵی خۆی فەنتازیای خۆی تێکەڵاو دەکات لە نووسینەکانی منی ژوایە ڕەنگە یەک دێڕ بێ یەک دێڕ یعنی ئەو کچێری ئاسمان هاتەوە یەک دێڕ بوو کچێک گوتبووی لە ئاسمان هاتمەوە منەوە دەمبیست دەرەوەندە بوو لەو گوندەکانی هەولێری علاقی بۆی نەبوو بەس ئەوەن دەمبیست ینی نیو دێڕە دوو کلمەیە کچێک گوت لە ئاسمان هاتیمەوە هەرەوەندە ئەوی تر هەمووی فەنتازیای منە مەسەلەن زۆر جاران پرسیار لە عەبدوڵڵا جێبەگوارێ دەکەن چەند چیرۆش عەبدوڵڵا جێبەگوارێ عەبدوڵڵا جێبەگوارێ لە کوران نەبووە لە کوران کرێچی نەبووە کەمە لە کرێچی بچین بە دوایە و بەڵام من دەبوایە بیهێنمە کوران لەبەروی مەلعەبەکەی منە کوران شارەزامە تێدا من شارەزای کۆڵان بە کۆڵانی تێراوە نیم بەس عەبدوڵڵا جێبەگواران بچمە مەلعەبەکەوی لە تێراوەی زەرەرەکەم دەبێت ئیلا بیهێنمە کوران بیکەمە کرێچی ئۆکەی بۆ ئەوی درەقەتی بێم چکەم بس بە شارەزام لە گەڕەکەی خۆم دەبێت ئیلا بیهێنم کەواتە هەموو خودی چیرۆکەکە لە خەیاڵی منە لە تالیفی منە مەسەلەن هین ئەو عەوڵابۆری گاوەرەی کە دەرۆزەی تەمان دەکەم خەڵک هەموو پێیان وایە عەوڵابۆریەکە و خزمی منە و خۆ ڕاستی دا مەبەست مامۆستا پەشێوە یعنی مامۆستا پەشێو خۆشی نازانێ بەست مامۆستا پەشێوە مامۆستا پەشێو یەکسەم ئەسمەرە وایە خۆی ئەسمەرە پیاوەشی ئەسمەرە و لەوێ مامۆستا بووە و ناوی عەبدوڵڵاشە کە لە کوردەواری خۆمان دەبێتە عەوڵا ئەسمەرەکە ژەویتە بۆر عەبدوڵڵا پەشێو دەبێتە عەوڵابۆر کەس نەدیوە بەقەد مامۆستا پەشێو و تینوی خۆشەویستی بێ بۆ هەر ئاسم نازم بۆ هەر بارانی نوشتامەوە ئاوی لێڵ بوو کەسم نەدیوە هێندەی مامۆستا پەشێو دەرۆزەی خۆشەویستی بکات بۆ میلەتەکەی بۆ نەتەوەکەی بۆ فەرهەنگەکەی هەر دەرۆزەیەکە یعنی دەپارێتەوە لە خەڵکی بیاگاتەن لە زمان بیاگاتەن لە کولتوری بیاگاتەن لە شەعربی دەپارێتەوە دەرۆزەیەکە زۆر زاران بۆتە مشکلیا من عەوڵابۆر چێ و حەز لە ژنێکی کردێ لە کەنداری و ئەسڵ ئەساسی نییە مامۆستا پەشێوە کردمە عەوڵابۆر زۆر زاران زادەی خەیاڵی منە بەس ئەوم پێمە بەز نییە ئەوەی مەبەستی منە ئەوەی ئەمە پاڵەوان لە خوارەوە دروستکەین بڵێن لە خەڵکی خوارەوە ئەم خەڵکە جوانە نەشەیە کە لە پێ ناو ژنێ کات دەرۆزەی تەمان دەکات دەڵێ مامە فەرمان تۆ گەنجی 15 ڕۆژێکمان بدێ برام دەبینی ئەو وێنانە هەندێک وێنش حەقیقیە یعنی هەندێکە خۆم دیومە لە مۆلەی دیومە لە بازاڕی هەولێر دیومە لە کۆڵانە دیومە لە سوالکەرا دیومە یعنی جیاوازی لە نێوان فانتازیا و درۆدا هەیە خۆی درۆدای من ئەزێتەدا ینی درۆ ئەزێتدا زۆر درۆ هەیە لە خۆشەویستیایە زۆر درۆیە کە تەلەفۆن بۆ دەکەن دایکە حەزی لێ بتبینێ ڕەنگە مردوش بێنی دڵیان نیە پێت بڵێن خۆش دوێ بووی ئەزیت نادەنیانی
ینی درۆ بەمانە حتا بەمانە دینیەکەشی ئەوەیە کە ڕاستێک بکاتە ناڕاستی یان حەقێک بکاتە ناحەق یان زوڵم لێکرایە بکاتە زاڵم یان زاڵمێ بکاتە زوڵم لێکراو ینی ئەوەیە کە ئەزیەتی مۆزوعەکە دەدا بەڵام زۆر درۆ هەیە زۆر فەنتازیا هەیە ئەوانە لە پێناو لایەنە هونەریەکەیە ینی خەڵکی وایە خەڵکی زانی هەتا گەورەش دەبێ خەیاڵی منداڵی دەست نادا چۆن بە منداڵی پێوا لەگە بابی چوو لە 15 کەسیدایە و لە تورکیا ڕاویانە ئێستاش گەورەش بۆ عینین بە منداڵی خۆی دەیجێڕێتەوە خەڵک پێ وایە درۆزنە بزە من تێدەگەم ئەمە حاڵتە منداڵەکەی دەست نەدایە فەنتازە منداڵەکەی لای ماوەتەوە ڕاستە عمری 40 ساڵە یا عمری 50 ساڵە بەڵام ئەوە هەر منداڵەکەی جالانە وەک چۆن مکاتی خۆی لۆ بام دەژراون و وەرزانی دوو کابرا بێرە داهاتن جونیان بەداکمدا 4 ساڵ وەڵا باوە چوم هەموو ژیانم شکاند وتم داکم زۆر لۆی گەورترم و جونی پێدەن و دوای ڕاوم نان بەبەردان هەتا چێن دەتەنە ئەو بازاڕی گەورە معلێلم لە کۆڵانەکە ون دەبوومیانی ئەم فەنتازیایە ئەم جێڕانەوەی زۆر زار لەگە ئینسان گەورە دەبی ئەوجا هەیە دەکا بە قسە خۆش هەیە دەکا بە نوکتە باس هەیە دەکا بە ئەسعادی پێ دەکا بە نووسەر مەسلەی فەنتازیا کەس وەکو ڕاستەقینە ناژیانی کەسمان نییە وەکو ڕاستەقینە بژیت کاک تەڵعات بەردەوام دەبین لەسەر گفتوگۆکانمان بەڵام لە ئەڵقەکانی داهاتوودا تا ئەڵقەی داهاتوو بە هیوای دیدار خواتان لەگەڵ